تایبەت بەڕەوشی کەشوا پێشبینیەکانی کەشوا بزانین کە ئەو شەپۆلە گەرمایە تاکەی بەردەوام دەبێت و هەروەها ئەگەری پێشبینیەکانی بارانبارین بە کاریگەری وڵاتانی دراوسێ بۆ هەرێمی کوردستان چۆن دەبێت زۆر بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی سلێمانی لامان میوانە کاگاسۆ سپاس بۆ ئامادەبوون بەخێر هاتی. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵی کوردستان. زۆر بەخێراتی. پێشبینیەکان بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەروەها بەردەوامی چیمان پێ دەڵێن؟ دیارە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە کاتی ئێستادا کۆمەڵێک دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار لەوانە کاریگەری ناوچەکانە بە کاریگەری ئەو نزمە پاڵەپەسۆ وەرزیگەرمی کە ناوچەکان ئەگرێتەوە بە شێوەیەکی بە جیاوازی ناوچەکان کە پلەکانی گەرما گۆڕانکاری بەسەرادێت و بەرزبوونەوە بە خۆیەوە دەبینێەوە هەروەها بە دەریش نابێت لەو شەپۆلی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە لە ئێمە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو پلەکانی گەرما لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی تا ڕادەیەک کەم بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و پێ دەچێت بۆ ئەم بەرزبوونەوەی پلەکانی گەرماش بۆ ئەمڕۆ سبێنێش بەردەوامی هەبێ و بە شێوەیەکی تا ڕادێک جێگیر بێ، بەڵام لە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە تا ڕادێک بەرزبوونەوەی تر بەخۆی ببینێت و لە سەرەتای هەفتەی داهاتووشەوە دووبارە پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەکات و نزیک دەبێتەوە لە ئاسی تێکرایەکانی. باشە، بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ڕۆژانی چوارشەمە یاخود لە دوا ڕۆژی چوارشەمەوە هەتا ئاستی چەند پلەی گەرمی تۆمار دەکات دەکاتە سەر و پەنجەکان بە تایبەت لە ناوچەکانی گەرمیان؟ بەڵێ بە تایبەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاتر لە ناوچەکانی ئیداری گەرمیان و ناوچەکانی خانەقین کەلار مەیدان کفری ئەمانە بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە ئەبینێت کە پێ دەچێت کە پلەکانی گەرما بۆ 48 پلە 49 پلە بەرز ببێتەوانێ. هەر ئێمە دوێنێ لە ناوچەکانی خانەقین مەیدان پلەکانی گەرما گەشتە بۆ 47 پلە، بەڵام لە پارێزگای سلێمانی 41 پلە و نیو یان 42 پلە تۆمارکرابووە. پێ دەچێت بۆ ئەمڕۆ شەر بەرزترین پلە لە پارێزگای سلێمانی 42 پلە تۆمار بکات و نزمترین پلەش لە پارێزگای سلێمانی 28 پلە بوو. بۆ ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما لە چ ناوچەیەکی باشووری کوردستان تۆمار کراوە؟ ئەوەی پێشبینی ئەمە بەرزترین پلە هێشتا تۆمار نەکراوە. بەرزترین پلە لە سەعات 3 نیوەڕۆدا کە ئە زۆرترین ئاسی تیشکی خۆر لەم ناوچانەدا کاریگەری بێ. عادەتەن ئەوە وەکو سیستەمێکی کەشوهەوای ژیانی لەو کاتانەدا دەپێورێت. باشە کاگاسۆ، پێشبینی هەیە لە 2 مانگ هەتا 8 مانگ پێشبینی بارانبارین هەیە لە ناوچەکانی باشووری کوردستان. ئەم پێشبینیانە تا چەندە دەکرێت بڵێ پێشبینیەکە ئەگەری بارانباری نەبێت؟ خۆی ساڵانە لەم کاتانەدا کاریگەری ئەو خۆی عادەتەن لە مانگی کۆتایی مانگی 4 و مانگی 5 ناوچەکان کاریگەری ئەو بە وەرزیانەی لەسەرەکە بەبای مۆنسن ناسراوە کە ئەمانە جۆرێکە لە باکان کە لە هاویندا بایەکی شێدارە، بەڵام لە زستاندا بایەکی وشکە کە عادەتەن لە ناوچە کەمەرەکانوانێ ڕوو لە ناوچەکانی سەرەوە دەکات بۆ ناوچەکانی بەحری عەرەبی و هەروەها ئۆقیانوسی هندی و کە ئەمە کاریگەری لەسەر وڵاتانی هندستان پاکستان ئەبێتە هۆی دروستبوونی شەپۆلێکی بارانبارینی زۆر هەروەکەوەی کە بینیمان لە مانگەکانی ڕابردوودا. بەڵام زۆر جار گۆڕانکاری لە سیستەمە پەستانەکانی ناوچەکانە دەبێت بە تایبەتی ناوچەکانی جززیرەی عەرەبی و کە بە هۆیوانێت جێگیربوونی نزمە پاڵەپەسوێک لەو ناوچانەدا ئەبێتە هۆی هاتنی ئەم بایانە بۆ ئەو ناوچانە کە ئەبێتە بایەکی شێدارەوە لە هەمان کاتدا گونجاوە بۆ بارانبارین لەبەر ئەو بارانبارینی زۆر کە بینیمان لە ناوچەکانی عومان لە یەمەن لە سعودیە. بەڵام بەهۆی ئەو جێگیربوونی ئەو بەرزە پەستانانەی کە لە ناوچەکانی باکووری جززیرەی عەرەبیدا جێگیر بووە تا ڕادەیەک هاتنی ئەم جۆرە بایانە بۆ ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان لاوازە. بەڵام ئەگەری هەیە کە زۆر جار ئەم حاڵەتانە لەم مانگانەدا دروست بێ ئەم باری ناجێگیربوونی کەشوهەوایە. هەر بۆ نمونە ئێمە پارساڵ لە مانگی هەشتا لە ڕۆژانی 5 و 6 و 7 مانگە شەپۆلێکی بارانبارینی جیاواز زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوانە کە تەنانەت لە پارێزگای سلێمانی 2 ملیم لەو ماوەیەدا باری. باشە، کەواتە ئەو شەپۆلە بارانبارینی کە بە کاریگەری وڵاتانی دراوسێ کاریگەری لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانیش دەبێت؟ بەڵێ تا ئێستا ڕادێک تا ئێستا تا کۆتایی هەفتە کەشوهەوا بە جێگیری ئەگەنێتەوانێ ئەمە بە جیاوازی ناوچەکان. بەڵام ئەگەر هەیە کە لە کۆتایی هەفتەدا بەشێک لە ناوچەکانی باکووری ڕۆژاوای عێراق لای پارێزگای مووسڵ و هەروەها ناوچە شاخاوەکانی لای خۆمان بە شێوەی جاجا بارانبارینێکی کەم بیگرێتەوانێ. باشە، باس لەوە دەکرێت کە ئەم ساڵ هاوینێکی زۆر گەرمە زۆر گەرم بەڕێکراوە ئەوەی ماوی شێتی هەتا مانگی نۆ گەرم دەبێت. لە ساڵانی ڕابردوو پلەکانی گەرما هاوشێوەی ئەم ساڵ دەکرێت بڵین بەرزبوونەوەی بۆ شێوەی بەخۆیەوە بینیوە؟ بەڵێ
ئەم ساڵ بەراورد بە پار ساڵ تا ئێمە تا ئێستا بەرزترین پلەکە تۆمار کرابێ ئەگەر بە نمونە بێنینەوە پارێزگای سلێمانی تا ئێستا 44.5 پلە تۆمار کراوە کە ئەویش لە 14 تا تۆمارمان کردو ئەمە بە جیاوازی ناوچەکان کە طبیعی ئیداری ناوچەکانی ئیداری گەرمیان پلەکانی گەرمای زیاتری بەخۆیەوە بینی و بەرزبوونەوەی بەخۆی بن بەڵام پارێزگای سلێمانی بەراورد بە پار ساڵ تا ڕادێک ئەتوانین بڵین پلەکانی گەرمای نزمتر بووە بەڵام ئەو شەپۆلانەش هەیە کە جاری وهەیە بێزارکەرە ئەبێتەوەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما چکە ئێمە هەم لە ڕووی جوگرافی و هەم لە ڕووی وەرزی شەوانی ئێمە لە وەرزی هاوین و لە مانگی حوت و لە مانگی هەشتا کە زۆرترین و بەرزترین پلەکانی گەرما لەم مانگانەدا تۆمار ئەکرێت. کەواتە لە ساڵانی ڕابردوو با بڵین لە 50 و لە 60ەکان شەپۆلی گەرمای بەو شێوەیە هەبووە پلەکانی گەرما ئێمە هەر بە پێ و ئامارانی کە لە بەڕێبەراتی کەژناسی سلێمانی ئێمە لە ساڵانی هەفتاکانیشدا پلەکانی گەرمای 43 44 ئەمانە هەمووی تۆمار کراوە بەڵام ئەو جیاوازیەمان هەیە ئێمە لەگەڵ ساڵەکانی پێشووتردا ئەوە بۆ ساڵانی پێشووتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما ماوەکەی مەسەلەن بڵین بۆ نمونە 2 3 ڕۆژ بووە بەڵام لە کاتی ئێستادا بەردەوامی هەیە هەر بۆ نمونە ئێمە پار ساڵ مانگی حوت هەموو سیویەک ڕۆژەکەی پلەکانی گەرما لە سەرچلەوە بووە ئەمەیە کە ئەبێتە هۆی بێزاربوونەوەمانە بەڵام پلەکانی گەرما هەر تا ڕادەیەکە وەکو خۆی ماوەت بەڵێ هۆکاری ئەم بەردەوامی یاخود با بڵین لە مانگێکە بە بەردەوامی کە وەک باسیەکەی لە پارمانگی حوت پلەکانی گەرما لە سەرچلۆ بووە هۆکارەکەی گۆڕانی کەشوهەوایە بەڵێ خۆی بەشێکی زۆری دەگەڕێتەوەوانێ بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و زۆربوونی گازە گەرمکەرەوەکان و فراوانبوونی دیاردەی قەتیزبوونی گەرما ئەوەی کە پێوترێ احتیباسی حراری ئەمانە وەزائیدەن کۆمەڵێک هۆکاری ئەو وشتی بێبارانەیە کە وەرزی پار ساڵ و ئەم ساڵیش بینیمانە کە ئەمانە کۆمەڵی هۆکارن و بە دەر لەوانەش هۆکارە سروشتەکانە یانی ئەمە وەرزی هاوین هەم لە ڕووی وەرزەوانێ بەوە ناسرااو کە پلەکانی گەرمای بەرزە و هەم لە ڕووی ئەو زاراوەی کە لە کوردەواری خۆمانە هەیە کە پێ ئەوترێت چلەی هاوین کە عادەتەن بەرزترین پلەی گەرمی لەم ماوەی ئەم چل ڕۆژەدا تۆمار دەکرێت. بەڵێ وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەوە بڵێم کە پێشبینیەکان بە تایبەتی لە دوا چلەی هاوین و لە مانگینەوە بۆ بەرزی پلەکانی گەرما چی لێ دێت دەکرێت بڵێن مانگینۆ کەشوها کە تا ڕادەیەک فێنکتر دەبێت یاخود لە 15 کەشوها فێنکتر دەبێت بەڵێ خۆی عادەتەن لە دوای لە ناوەڕاست و لە دوای مانگی هەشتەوانێ بە شێوەیەک بەخۆی ئەو گۆڕانە جوگرافی کە زەوی ئەجوڵێت عادەتەن تیشکی خۆر لەسەر ئەم ناوچانە کەمە بێتەوانێت لەبەرەوە پلەکانی گەرماش عادەتەن بەرەو نزم بوونەوە دەڕوە بەڵام بەدەر لەمانە کۆمەڵێ هۆکاری داینەمیکی و سیستەمە پەستانیەکان یان جێگیربوونی ئەو بەرزە پەستانە نیمچە خولگەیانەیە کە لە ناوچەکانە کە جاری وا هەیە جێگیر ئەبێت کە ئەمانە کار بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەروەها چالاکبوونەوەی نزمە پاڵەپەسوی وەرزی گەرمی کە زۆر جار تا مانگی نۆ ئێمە پێرار ساڵ لە مانگی نۆشە پلەکانی گەرمامان هەر بەرز بووە ئەمانە بەشێکی دەگەڕێتەوە باوە بەڵام خۆی بەپێی سروشتی وەرزەکان عادەتەن لە کۆتایی مانگی هەشتوانێ پلەکانی گەرما عادەتەن بەرەو نزم بوونەوە دەچێت. بەڵێ زۆر سپاس کاگاسۆ سپاس بۆ میوانەکەمان ئاسۆ کەمال بەڕێوەبەری کێشناسی سلێمانی بەڵێ عزیزان پێشبینیەکانی کەشوان پێشکەشکردن کاتتان ئارام بێت.